بعام امسال جولانيه زاگرانی شب کیلویک رشد به 10,000 کیلوی ماد به 7,000 امریشه به 3,500 امریشه به 15,000 ئیمساڵ لەگەڵ پار لەگەڵ پێرا زۆری فەرقی ئیمساڵ زیاد لە حەد کەسە جاران دە ڕۆژێ ما لە 20 ڕەمەزان و هەتا گەیشتە نزیکی جەژن بازار بە عامە جوڵا بەزی سەوەکو در ئیمساڵ زۆر فەرقیەوە حالەنی سەعب عارفە بچووکە بەس بانیمان مع عارفە گەورە هیچەوە تا هیچ مژۆڵی بە بازاڕیۆنی هیچ گەرم و گوڕەشی بۆنی ئەوە چەندەها گەمە بکەین لەگەر زۆر لە شوێنەکان نیازیشمان لە گەمەکردنی محێبسانێ واتە بندەستانێ واتە شاردنەوەی ئەنگوستیلە لە ناودەست بۆ ئەوەیە هامشوویەک لە مەعبەینی ئەو شارە و ئەو شارە دروست ببی بۆ خۆشەویستی و بۆ هەماهەنگی و بۆ دۆستایەتی بۆ لێک نزیک بوونەوە و بۆ خۆشی مانجی ڕەمەزانیش دیارە ڕەمەزانان زیاتر ئەو چالاکیە ئەو دیاریە زیندووە کرێتەوە لە نێوان شار و شارۆچکەکانی کوردستان و بە تایبەتیش لەو سنوورە زیاتر پەرەی پێدرایە دەستخۆشیان لێکەین. بازار ئیستا الحەمدوللا گەلێک باشترە پێشی ئیسەکانە ئەی منع تەجەوە لەو کۆرۆنەیە ئەوەیە ئیستا پیچ کۆرۆنە زەعیف بووە ڕاتبیشتەوە پیچک دەنە شەعبەکە هێمەش ئیسەکانە پیچک بخۆمان پیچک لەگەلی لە گونجین بازارەکە پیچ خۆشتر بووە بە حەقیقەت. کە ئێستا شتەکان بە زۆری هی دەرەوەیە شتەکانی دەرەوەیە هی نێمەش حتا پشتیعادی شەڵە پێڕادەگەت و هەندێک شتە هەیە تەقریبان پێت برێم جنوبە جنوبیش باشە هەندێک شتە هەیە جنوبە ینی نە بەسەر ینی بەس بێژین ئەو دیکە ئیرانە و تورکیە نەکو چ ڕادەکەی ئەومانە